ئەم ساڵ ئەو کەسانە ئەو بەڕێزانە سەفەر دەکەن کە ناویان لە هەژدە دەرچووە. تەبیعی ماوەیەکی گونجاوماندانا بەس لەبەر کاتی کە ماوەکە تێپەڕی جەنابی وەزیر کاک دکتۆر پشتیوان ئەمری کرد کە ئەمە 3 ڕۆژ ئەو ماوەیە دووبارە بکەینەوە بۆ ئەوەی ئەو بەڕێزانەی کە نەگەیشتوونەتە فەرمانگەکان بۆ ڕایکردنی مامەڵەکانیان بتوانن لە خلالی ئەو 3 ڕۆژەی کارەکانی خۆن و الحەمدولیلا سوودێکی زۆر باشی هەبوو. ئەو بەڕێزانەی کە لەبەر هەر هۆکارێک نیان توانی کە سەفەرەکە ئەنجام بدەن ڕێگامان پێدان کە سەفەرەکەیان دوا بخەن بۆ ساڵی 2019 ئی بۆ 2019 بۆ ئەو وەک یەدەگە ئەوجار لە 2019 یەدەک هەیە لە حالەتێک ئەگەر شوێنێکی فەراخە بوو. یان ئێستا ئەوانەی کە دوایان خستووە بە گوێرەی ئەو ژمارەی ئەوان ئێمە لە 2019 دەینی نەجیان و دەستشمان پێکردو و تاکو ئێستا بە زۆر بەڕێک و پێچی کارەکە بەڕێوە دەبێت. پشتێکی تر هەیە کە بە ناوی حەجی بازرگانی دەڕێن لە حدودی 300 ناوێک دەبێتن 300 تا 350 ناو دەبێتن. ئەو پشکە هەر دانەی بە 8,000 دلار دەبێت. ئەو پشکە دابەش دەکرێت بەسەر پارێزگاکان. بەیانی یەکشەمە لەگەر دووشەمە ناوەکان تۆمار دەکەین و چیتر تۆمارکردنی ناو نابێ ئەو کاتی کە ڕوخسەت لە جەنابی وەزیری وەردەگرینەوە کە تیر و پشکەکە لە چ ڕۆژێک و سعاتێک بکرێت. بڕە پارەکەش وەچی وتم 8,000 دلارە لە هیچ بەڕێزێک وەرناگرین تا ئەو کاتەی ناوی دەرئەچێت لە لیستی ئەوەی کە ئەتۆ ناو دەرچووە بۆ ئەنجامدانی فەریزەی حەج.